السلام عليكم خۆشەویستانم ڕاتینەوە خزمەتتان ئەوە متربەی پارساڵە لە مانجی پێنج بە کارتە نوێیەکەی کردیتن هەر زۆر نێوی جیاوازم لێدەیە لێشی هەفتیان بووی کێ ئەمەشی ئەوە لکە جۆرە مێوەکە ئەوە جۆرە مێوەکە ئەوە جۆرە مێوەکە ئەوە جۆرە مێوەکە ئەوە جۆرەکە لەچەندیان دەیە ئەمەشی لە بەرەش چاچی دەیە ئەوەی پارسان ئەوە تایفی ئەوە کشمیشیە نشکە پرێکی داگیر کردوان بە پارسان پڕکی دیا یعنی لە سێک مێوی هەڵ جۆر مێوی هەڵ جۆر بەری جیاوازی دەیە ئەوە متربەی ئەو شارە ئەو دارە دایکەکە هەرمیە هەڵ جۆر داری جیاوازم لێ دەیە پێکاتێ لە جۆرە سێوەک ئەوە جۆرە هەرمێکە جۆرە کرۆسکە جۆرە بەیەک ئەوێ جۆرە سێوەکە ینی لە سەیەک داری هەفت جۆر داری جیاوازم لێ متر بەکردیا لە سەمێوەکەش هەفت دار ئەو چاردە یعنی لەسەر دوو داری چاردە داری جیاوازم لێ متر بەکردی یان لەسەر دوو داری چاردە بەری جیاوازە داتن ئینشاڵڵا لە داهاتوودا لە بەرنامەم دەیە لەسەر پێنج داری باغێک دروستکەم زیاتر لە 40 بەری جیاواز بدات توماتەکانم دیتینەوە 40 بەری جیاواز بدات